لە مێژووی ئەمریکادا 4 سەرۆکیە وڵاتە تیرۆر کراون. 2 هەوڵی تیرۆرکردنی تری سەرۆکانی ئەمریکاش شکستیان هێناوە. یەکەم سەرۆک لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە تیرۆر کراوە ئابراهام لینکۆڵن بووە. لینکۆڵن یەکێک بووە لە دیارترین سیاسەتمەدارانی ئەمریکا و هۆکاری تیرۆرکردنەکەیشی بەهۆی هەڵوێستەکانی بوو لە دژی کۆیلایەتی. لە دوایەوەی 7 ویلایەتی باشووری ئەمریکا جیابوونەوەیان لە ئەمریکا ڕاگەیان بەهۆی دژایەتیکردنیان بۆ کۆتایی هێنان بە کۆیلایەتی لە وڵاتە. جەنگی ناوخۆی ئەمریکا لە نێوان ویلایەتەکانی باشوور و باکووری ئەمریکا سەری هەڵدا. سەرۆک لینکۆڵن بە شارەزایی و لێزانی خۆی توانی کۆتایی بەو جەنگە خوێناویە بهێنێت و ویلایەتەکانی باشوور تەسلیمبوونیان ڕاگەیان. لە یەکەم بڕیاریشدا کۆیلایەتی لە وڵاتە قەدەغە کرد. بەو هۆکارە و لە مانگی نیسانی ساڵی 1865 کەسێک بە ناوی ویلیکس بۆس کە تونڕەوێکی ڕەگەزپەرست بوو لە شانۆی فۆرد لە واشنگتنی پایتەخت چووە جێگەی تایبەت بە سەرۆک و گولەیەکی لە سەری سەرۆکدا و دەست بەجێ بەو هۆیەوە گیانی لەدەستدا. دوای 12 ڕۆژیش لە ئەنجامدانی تاوانەکەی ویلیکس کوژدا. لە ساڵی 1881 لە دوای تەنها 4 مانگ لە هەڵبژاردننی بە سەرۆکی ئەمریکا جێمس گارفیلد 20مین سەرۆکی ئەمریکا لەلایەن کەسێکەوە بە ناوی چارلز گیتۆ تیرۆر کرا. بە وتەی سەرچاوەکان گیتۆ گرفتی دەرونی هەبووە. دوایەوەی داوایەکی ئاڕاستی سەرۆک کردووە بەوەی وەک باڵێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە فەڕەنسا دیاری بکات. سەرۆک داواکەی ڕەت کردوتەوە. بەو هۆیەوە سەرۆک گارفیلدی تیرۆر کردووە. لە کاتی دادگایکردنیشدا گیتۆ جارجار گۆرانی وتووە و جارجار هاواری کردووە، بەڵام دادگا سزای لە سێدارەدانی بەسەردا سەپاند. سێیەم سەرۆکی ئەمریکا کە تیرۆر کراوە سەرۆک ویلیام ماکینلی بوو. لە 6 ئەیلولی ساڵی 1901 لە میانی ئاهەنگێکی پێشوازیکردندا لە پێشانگەکاندا لە ناوچەی بوفالۆی نیویۆرک 25هەمین سەرۆکی ئەمریکا ویلیام ماکینلی لەلایەن کەسێکەوە بە ناوی لیۆن کازلجوسەر تیرۆر کرا. لە کاتی تیرۆرکردنی سەرۆکدا تۆمەتبارەکە دەستی بە دەسەسڕێک داپۆشی بوو کە لە سەرۆک نزیک بووە. دەمانچەیەکی لەژێر دەسەسڕەکە دەرهێنا و سەرۆکی بریندار کرد. دوای مانەوەی بۆ ماوەیەک بە برینداری بەهۆیەوەی یەکێک لەو گولانەی لە سنگی سەرۆکدا بووە لەلایەن پزیشکەکانەوە نەدۆزرایەوە. بەو هۆیەوە سەرۆک ماکینلی تووشی نەخۆشی گانگرین بووە، هەر بۆ هۆیشەوە گیانی لەدەستدا. بکوژەکەشی لەلایەن دادگاوە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. سەبارەت بە هۆکاری تیرۆرکردنی سەرۆک سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی ئەو قەیرانەدارایی ڕووی لە ئەمریکا کردووە لەو سەردەما بکوژەکە کارەکەی لەدەستداوە. هەروەها یەکێکیش بووە لە لایەنگرانی تیۆری ئەنارکیزمی سیاسی کە بەپێی ئەو تیۆرە کۆمەڵگا دەبێت بێخاوەن و بێ سەروەر بێت. بکوژەکەیش کە خۆی بەیەکێک لە شوێنکەوتوانی تیۆری ئەنارکیزم زانیوە بۆیە پێی وا بووە کە دەبێت سەرۆک بکوژێت و ئەوەش وەک تاکە هۆکار درکان بۆ تیرۆرکردنی سەرۆک لە کاتی دادگایکردندا. لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 60 ساڵ بەسەر ڕووداوی تیرۆرکردنی سەرۆک ویلیام ماکینلی 25هەمین سەرۆکی ئەمریکا جۆن کەنەدی 35هەمین سەرۆکی ئەمریکا لە 22 تشرینی دومی ساڵی 1963 و لە کاتی تێپەڕبوونی کاروانی ئۆتۆمبیلەکانی سەرۆک بە شەقامەکانی شاری دالاسی ویلایەتی تەکساس
ئەفسەرێکی پێشووی سوپای ئەمریکا بە ناوی هاروی ئۆسواڵدی تەمەن 24 ساڵ گولەیەک ئاراستەی سەرۆک کرا و لە پشتی ملیەوە تێپەڕی و دواتر بەر جۆن کۆناڵی حاکمی ئەو کاتی ویلایەتی تەکساس کەوت. دووەمین گولە بەرسەری سەرۆک کەوت. سێمین گولە تا ئێستا نادیارە بەرکوێ و کێکەوتووە. دواتر بە خێرایی سەرۆک بۆ نەخۆشخانەی پارکلاند گواسترایەوە و دوای هەوڵێکی زۆری پزیشکەکان لە سەعات 1 نیۆڕۆی هەمان ڕۆژ سەرۆک گیانی لەدەستدا. He died of a gunshot wound in the brain. Slow it down. I have no other details regarding the assassination of the president. لە دوای 2 ڕۆژ لە تیرۆرکردنی سەرۆک هاروی ئۆزواڵدی تاوانبار بە کوشتنی کەنەدی لەلایەن کەسێکەوە بە ناوی جاک ڕۆبی کە وڵاتێکی ئەمریکی جوولەکە بوو تیرۆر کراو. بۆ هۆکارەش تا ئێستا هۆکاری ڕاستەقینە و پاڵنەری ئۆزواڵدی بۆ کوشتنی کەنەدی بە نادیاری ماوەتەوە. لە دوای گیان لە دەستدانی سەرۆک ئەندامی دەستگای هەواڵگری چوونەتە نەخۆشخانەکە بۆ گواستنەوەی تەرمی سەرۆک و بەڕێوەبەرانی نەخۆشخانەکە ڕەتیان کردوتەوە کە تەرمەکەیان تەسلیم بکەن. بەڵام ئەندامانی دەستگای هەواڵگری بەهێز و بەکارهێنانی چەک تەرمەکەیان لە نەخۆشخانە وەرگرتەوە و گواستیانەوە. تا ئێستاش وردەکارەکانی تیرۆرکردنی کەنەدی بە شاراوی ماوەتەوە. We are bound to feel shattered and helpless in the face of our loss. This is but natural, but as the first bitter pangs of our incredulous grief begins to pass, we must thank God that we were privileged, however briefly, to have had this great man for our president, for he has now taken his place among the great figures of world history. جگە لەو چوار ڕووداوەی تیرۆرکردنی سەرۆکانی ئەمریکا دوو جاریش هاوڵی تیرۆرکردنی دوو سەرۆکی ئەمریکا شکستیان هێناوە. یەکەمیان لە ساڵی 1933 لە ویلایەتی فلۆریدا لە ڕووداوێکی هاوشێوەی ڕووداوی تیرۆرکردنی جۆن کەنەدی کەسێکی بەڕەگەز ئیتاڵی بە ناوی جۆزێ زانگارا هەوڵی تیرۆرکردنی فرانکلین ڕۆزڤێلت 32هەمین سەرۆکی ئەمریکایدا، بەڵام هەوڵەکەی شکستی هێنا و بەهەڵا سەرۆکی شارەوانی شیکاگۆ بەرکەوت و گیانی لەدەستدا. Mr. Mayor, my friends of Miami, I am not a stranger here because for a good many years I used to come down here. I haven't been here for 7 years, but on my coming back I have firmly resolved not to make it the last time.
The President-elect finishes his impromptu talk and prepares to drive on to the railway station when... Joe, how long you buy that gun? How many days? About 3 days. Well, you'll get a chance tonight. You would shoot the President tonight I can't shoot no more. if you give you a chance. I have to give him a chance, I sure, yeah. Would you shoot me? You're the president. You won't shoot me? What you shoot you? You're working man. Let you go. Would you kill him now? Yeah, you let me go. دووەم هەوڵی تیرۆرکردنی شکستخواردووی سەرۆکانی ئەمریکا لە ساڵی 1970 ڕوویدا. ڕۆناڵد ڕیگن چلەمین سەرۆکی ئەمریکا و ئەستێری پێشووتری هۆلیوود لە دوای تەنها 3 مانگ لە سەرکەوتنی لە هەڵبژاردننی سەرۆکاتیدا لە کاتی دەرچوونی لە هۆتێل هێڵتۆن لە شاری واشنگتنی پایتەخت لەلایەن کەسێکەوە بە ناوی جۆن هینکلی جونیەر تەقەی لێکرا. بەو هۆیەوە ڕیگن بریندار بوو، بەڵام دواتر برینەکەی چارەسەر کرا و ماوەی سەرۆکاتەکەی لە کۆشکی سوپی تەواو کرد. Doesn't make much sense, Henry. He puts you here and then he runs around wherever he turns.